گرفتی پیسبوونی هەوا و ژینگایەکێکە لەو گرفتانەی پارێزگای کەرکووک بەدەستیەوە دەناڵێنێت بەهۆی ئەو گرفتەوە لە ساڵانی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی پارێزگاکە دووچاری نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە و شێرپەنجە بوون. شارەزایانی بواری تەندروستیش پێیان وایە هۆکاری سەرەکی زیادبوونی ئەو نەخۆشیانە زۆری ڕێژەی گازی ژەهراوی و دووکەڵە کە بەهۆی کارگەکان و کێڵگەنەوتیەکانەوە تێکەڵ بە هەوا بوون. لاحظنا زيادة عدد الأمراض التنفسية وعدد زيادة عدد وەک چاودێری دەکەین لە نێو ئەو کەسانی سەردانی نەخۆشخانەکەمان دەکەن ژماری تووشبوانی نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە بە تایبەت نەخۆشی ڕەبۆ ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ژمارەیەکی زۆر کارگە و کۆمپانیای بواری نەوت لەم پارێزگایانەدان بەهۆی کارەکانیانەوە گازی ژەهراوی بڵاو دەکەنەوە جگە لەوەیش ئێستا ژمارەیەکی زۆر مۆلیدی کارەبایی لەسەر جەم ناوچە نزیک و دوورەکاندا هەن. إضافة إلى وجود المولدات الأهلية المنتشرة في كل منطقة قريبة من السكان. بەپێی ئامارەکان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ڕێژەی نەخۆشیەکان لە کەرکووک بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە بە تایبەت نەخۆشی شێرپەنجە کە پیسبوونی ژینگە هۆکاری سەرەکی زیادبوونێتی. ئێمە ئەگەر بێت و بەراوردێ بکەین لە ڕێژەی نەخۆشیەکانی کە لە ساڵانی 2010 تاکو ئێستا ئەبینین ڕێژەی نەخۆشیەکان زیادی کردو خاصەتەنە و نەخۆشی با بڵین کانسەرەکان کە ئەبێتە هۆی هەمووی زۆربەی نەخۆشیەکانی لەسەر لە ژینگەیەکی پیسەوە دروستە بێت. احنا في هذه الفترة لەم کاتەدا کە کۆرۆنا بڵاوبەوە ژمارەیەکی زۆر لەو کەسانی کە نەخۆشی کۆئەندامی هەناسەیان هەبوو یان سیستەمی بەرگریان لاواز بوو گیانیان لەدەستدا ئەوان لەگەڵ تووشبوونیاندا توانای هەناسەدانیان نەدەما بۆیە گیانیان لەدەست دەدا. بەهۆی کێڵگەنەوتیەکان و کێڵگەکانی ئاڵتوونی شلەوە پارێزگای کەرکووک ژینگەیەکی پاک و تەندروستی نییە لە ڕووی پیسبوونی هەواشەوە کەرکووک لە دوای بەغداد و بەسڕە لە پلەی سێیەمی پارێزگاکانی عێراقدا دێت. ژینگەی کەرکووک ژینگەیەکی نالەبارە بۆ ژیانی ئادەمیزاد و مرۆڤ هۆکاریشی زۆرە یەکێ لە هۆکارەکان نێوەتانی ئەم بیرە نەوتە زیاد کە زیاد لە کەرکووک هەیە و کەرکووک شارێکی نەوتیە و جگە لەوەی سیارەیەکی زۆر زۆر لە شارەکە هەیە و ئەم معامل و ئەم پیسیانە پیسی خۆراکەکان کە فرادێ لە ناو شارەکان بەبێ شێوەیەکی دیزاینێکی چاک بۆی ئەمە بێتە هۆی هەمووی دروستبوونی ژینگەیەکی پیس. سەرباری ئەوەی پارێزگای کەرکووک بەهۆی کێڵگەنەوتیەکانەوە یەکێکە لە دەوڵەمەندترین پارێزگاکانی عێراق بەڵام دانیشتوانەکەی بەپێی پێوی سوودیان لەو سامانەی پارێزگاکەیان نەبینیوە بەڵکو بەهۆی گازە ژەهراویەکانەوە بۆتە سەرچاوی نەخۆشی بۆیان بە وتەی چاودێرانیش ماوەی 40 ساڵە زیاتر لە 10 بۆری نەوت بۆ ماوەی 24 سەعات لە کەرکووک کار دەکەن کە هەمویان گازی ژەهراوی بڵاو دەکەنەوە و زیانیان بۆ مرۆڤ و ئاژەڵ هەیە لە پارێزگاکەدا.